بینەرانی عزیزی کورسات نیوز ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامێکی نوێی پۆرترێت ئەم هەفتەیە شاتینەوە دیداری ئێوەی ئەزیز و خۆشەویست هونەرمەند و شێوەکاری گەورە مامۆستا عەلی جۆڵا ئەم هەفتەیە میوانی بەرنامی پۆرترێتە ئەو یەک لەو هونەرمەندە گەورانی کووردە کە زیاتر لە نیو سەدەیە سەرقاڵی خزمەتکردنە بە هونەر و هونەری شێوەکاری لە هەرێمی کوردستان ئەو یەکێک لە دامەزرێنەرانی کۆمەڵی هونەری وێژەی کوردیە لە کۆتایی ساڵی شەستەکان مامۆستا عەلی جۆڵا یەکێک لە دامەزرێنەرانی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانیە لە سەرەتای هەشتاکان و دامەزرێنەری کۆلێژی هونەرە لە زانکۆی سلێمانی ئەو بە درێژایی مێژوو ژیانی پڕ هونەری خۆی خاوەنی دەیان پێشانگەی تایبەت و هاوبەش و کاری ناوازە و گەورەیە بۆ ئەم هەفتەیە میوانی بەرنامی پۆرترێتە و دەمانباتەوە بۆ یادەوەری و ئەزمونەکانی ژیانی خۆی با هەمومان پێکەوە لەم حەڵقەیە میوانی ئەزمونەکانی مامۆستا عەلی جۆڵان هونەرمەند و شێوەکار مامۆستا عەلی جۆڵا ناوی تەواوی عەلی ئەحمەد عەبدوڵڵایە و لە ساڵی 1940 لە شاری هەڵەبجە لەدایک بووە. قۆناغەکانی خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەی لە سلێمانی تەواو کردووە و دواتر لە ساڵی 1966 ئەکادیمیای هونەرە جوانەکانی لە زانکۆی بەغدا تەواو کردووە. لە ساڵی 1963 یەکەمین پێشانگەی تایبەتی خۆی لە شاری سلێمانی کردوتەوە. یەکێکە لە دامەزرێنەرانی کۆمەڵی هونەر و وێژەی کوردی لە ساڵی 1969 ئەندامی دەستەی دامەزرێنەری پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانیە یەکێکە لە دامەزرێنەرانی کۆلێژی هونەر لە زانکۆی سلێمانی خاوەنی 11 پێشانگای تایبەت و زیاتر لە 50 پێشانگای هاوبەشە لە ناوەوە و دەرەوەی کوردستان دوایین کاری یاریدەدەری ڕاگر بووە لە کۆلێژی هونەر لە زانکۆی سلێمانی و ئێستا خانە نشینە سەجێنم کاتە باش دووبارە زۆرمان دوومان کردی سپاس بۆ جەنابەت لە بەرنامەکە من پێم خۆشە مامۆستا پرسیار یەکەم بۆ دەست پێ بکەم هونەرمەند عەلی جۆڵا یەکەم وێنەی خۆی لە چ سەردەمێک و لە چ ساڵانێک کێشاوە و چۆن هەستی کردووە کە دەستی وێنە کێشانی هەیە لە ڕاستیە لەبەرەوەی باوکم بەکاری جۆڵاییەوە خەریک بوو لە سەردەمی مناڵی منە دایمە ڕنگ و شتمان لە بەردەسا بوو بۆیە لە مناڵیەوە من خولیای ڕسمکردن بووم وێنەی کێشان تەنانەت بۆ مناڵانی گەڕێکیش وێنەمە کێشایان بێت بۆ قوتابخانەکە کاتە تۆ پێشەوەی پشتە قوتابخانە لەو تەمەنەوە وێنەت کێشاوە هەستێکی هونەری لە منە هەبوو لە مناڵیەوە دواترە مامۆستام هەستە چۆن پەرەی سند لە ناخی تۆیە چۆن دەستت کردە وێنە کێشان لە ڕاستیە من توانای هونەرەکەم هەبوو و کاتێک چوومە قوتابخانە لە قوتابخانەش خۆشبەختانە مامۆسای سەرکەوت و وێنەی کێشانم هەبوو و زیاتر وێنەی ئەو شاعیرە کۆنەکان و نالی و پێخود و پیرەمێرد و ئەمانەیان کردبوو لەسەر مەکتەبەکە من زۆر ماجی بووم پێی مامۆساکە خۆی کێشاوی لەبەرەوە مامۆسا عەلی ناوبوو زۆر بەتوانا بوو زۆری ژیارمەتییان بۆ ئەوی لە سەرەتاییە زیاتر پێش بکەم و لە هەموو پێشانگاکانی قوتابخانە بەشداریمە کرد اینجا بەرەو ناوەندی و ئامادەیی ئەویش خۆشبەختانە مامۆسا ئازا شەوقی مامۆسام بوو و زۆر یارمەتی دەرم بوو لە وێنە کێشان و لە فێرکردن بە تایبەتی ناحی تیۆری کە زۆر سوودم لێوەرگرت بۆیە هونەرەکە بوو بە میهنەیەکی سەرەکیم لە خوێندنە لەوە بەولاوەوە نەمەزانی لە دنیا شتێکی کە هەیە لە هونەر باشتر بێ بۆ من بەڵێ مامۆستا بۆ پێی جەنابەت حەزی وێنە کێشانت زۆر بوو بەڵام ئەو کاتێک کە ناوەندی تەواوەکەی چۆن هەوڵت نەیە بچیتە پەیمانگای هونەرە جوانەکان لە بەغا بەڕاستی ئەو کاتە زۆر هەم دەرامەتی ماڵمان ژیانی ماڵەوەمان هەم خۆشم مناڵ بووم بۆیە ڕێیان پێ نام کە بچم پەیمانگای هونەری جوانەکان بخوێنم
پیان وتم ئەگەر تۆ ئامادەی تەواو کرد ئەتوانی بچی لە کۆلێجی هونەر بخوێنی. بەڵێ مامۆستا دیارە تۆ دوایەوەکە قۆناغی ئامادەی تەواوەکەی لە ساڵی 62 بڕیار ئەی کە بچیتە ئەکادیمیای هونەرە جوانەکان لە بەغدا. ئەو چیرۆکە چۆن بوو تۆ چۆن بڕیارتدا بچیتە ئەوێ لەوێ چۆن دەستت پێکرد لە بەغا؟ لە ڕاستیە کارێکی زۆر زەحمەت بوو بەنسبەت بۆ من کارێکی زۆر زەحمەت بوو، بەڵام هەر ڕۆیشتم لەو کاتانە کە من تەنها بووم بەغاشم نەدی بوو لەگەڵ کۆمەڵێ تابلۆوە لەگەڵ خزمێکمە خوا لێی خۆش بێ مامۆسایەکە چوین بۆ بەغا و لەوێ تەقدیمی ئەکادیمیای هونەرە جوانەکانم کرد کە ئەوسا یەک پۆلی هەبوو دوو هەم پۆل ئەو ساڵە بوو کە ئێمە تاقیکردنەوەماندا کاتێ چوون بۆ تاقیکردنەوە زۆر غەریب بوو لەلام لەو حەکانیشم بردبوو چونکە ئەوایە نەمازیژی لەو حەش بردایە و لەوێ زەلامێکیان تا ئەنا ڕسمە دەکرد تەنانەت بۆیە و فڵچەشم لەگەڵ خۆم نەبردبوو چوم لە پەیمانگای هونەر جوانەکان برادەرم هەبوو لەوێ بۆیەکان و فڵچەکانی ئەوانم هانی بۆ ئەوەی تاقیکردنەوەی پێ بکەم. خۆشببختانە دەوری 50 کەس تاقیکردنەوەمان کرد لەو 50 کەسە 10 کەسیان نەویست یەکێ لەوانە کە من وەرگیرام لە ئەکادیمیە. مامۆستا لەو سەردەما لەو ساڵانەکە چوویتەوێ کەس لەو جیلەی تۆ لەو نەوەی تۆ کەست لەگەڵا بوو لە سلێمانیەوە یان لەو هونەرمەندە کوردانەی ئێستا یان تاقانە بووی لەوێ؟ لەو هونەرمەندانە بە تەنها فەوزی ڕەفیق حلمی کە لە ئەکادیمی و ساڵێک پێش من ئیتر چوو بۆ لەندەن بۆ خوێنن دوایی هاتەوە لە پۆلەکە بەیەکەوە من و فەوزی ئەو ساڵە تەخەڕوجمان کرد. بەڵێ ینی پێشەوە هیچ هونەرمەندێکی کوردی لێ نەبوو؟ لێی نەبووەنە. دوای ئێمەش بە چەند ساڵێک ئەنجا هونەرمەندی کورد پیا بوو لە ئەکادیمیە. دیارە مامۆستا جەنابەت هەر لە ئەکادیمیەوە دەستت کردو بە کاری هونەری و یەکەم پێشانگەی تایبەتی خۆت لە ساڵی 1963 کەیتەوە کە دیارە پێشانگەیەکی گرافیکە لە ناوەندی سەرکارێزی کچان لێرە لە سلێمانی کردێتەوە. پێم خۆشە بمبیتەوە بۆ یادەوەری یەکەم پێشانگەی تایبەتی خۆت و ئیشی گرافیک لەو سەردەمە لە سەرەتای شەستەکان لە سلێمانی. بەڕاستی لە سەرەتای شەستەکانە گرافیک هەر نەبووە لە ناو سلێمانی تەنانەت لە بەغاشە کەم بوو چونکە وەک وانەیەکی تازە لە ئەکادیمیە دەرسی گرافیک مامۆسایەکی پۆلۆنی ئارتۆمۆفسکی دایمەزرانەوە و من لەبەرەوە بە چاپ ڕسمەکەیت و چاپیەکەی گرافیک شتێکی تازە بوو حەزم کرد ئەو کارانەی کە لە ماوەی ساڵێکە لە ئەکادیمیە کردومە پیشانی جەماوەری سلێمانی بە. تا چەند کاردانەوەی هەبوو کارەکە تا چەند هەستە چۆن بوو کە یەکەم ئیشی خۆت یەکەم بەرهەمی کارە هونەرەکانت پیشانی خەڵکدا لێرە تا چەند مەسەلەن بینەری هەبوو و جۆرە کارانە لەو کاتە؟ زۆر کەم بوو بینەری ئەو سەردەمە زۆر دەربارەی هونەر شتیان نەئەزانی خەڵق تەنانەت بینەرێک هاتبوو لە مەعرەزەکە وتی جا ئەمە چی کردووە کە ئێمە ڕسمی مجلەی بڕیوە و هانیوە دایناوە یعنی چونکە گرافیکەکان لەبەرەوەی بە تەبع کرابوو چاپ مەنی بوو وەیە زانی من ڕسمەکانم قرتانەوە و دامناوە یعنی تەنانەت من خۆم جۆم لەوە بوو هەتا پێم و دوتم کاکە ئەمە هەموو بەدەستی من کراوە. بڵێ مامۆستا دیارە جەنابەت بەردەوامەبی لە تا ساڵی 1966 کە ئەکادیمیە تاو کرد و کارەکانت کارە هونەریەکانت بە تایبەتی لە ئەکادیمیا خۆی لە چیە ئەبینیەوە ئەو ساڵانە سەرقاڵی چی بووی لە بواری هونەر؟ لە ڕاستیە خوێنن ماوەیەکی باش بۆ تەرخانەکە بۆ نەک هەر هونەرمەند هەموو کەسێک کە ئەخوێنێ زیاتر مەودای بیرکردنەوە و ئیشکردن و کارکردنی لەو بوارە پەراسێنێ بۆیە من لە ئەکادیمیە فێری زۆر شت بووم لەو شتانە کە لە شارەکەمان نەبوو. من بەختم هەبوو لەوەی کە سەرەتا بوو ئەکادیمیە و زووربەی مامۆساکان بە تەنها هونەرمەند فایق حەسەن مامۆسان بوو
لەگەڵ محەممەد غەنی حکمت هی نەحت ئەو دوانە لە عێراقا مامۆسان بوون باقیەکەی مامۆساکانم هەمووی مامۆسای دەرەوەی وڵات بوون هاتبوون لێرە لە ئەکادیمیە بۆ ئەوەی پەرەی پێ بدەن من زۆر سوودم وەرگرتووە لەو سەردەمانە لە بەرەوەی ژمارەیەکی کەم بووین خوێندکارەکان تەنانەت لەو دەکەسە دوانیشی ئەجنەبی بوو دوانیشی ئوردنی و دەوڵەت عەرەبیەکان بوو ئەمە تۆ پەروەردە ئەکا تۆ پێ ئەگەیێنێ لە هەموو بوارەکانە چ تیۆری چ عەمەلی بە دڵنیایی مامۆستا لە دوایێک کە ئەکادیمیە تەواوکەی بدەیتەوە بۆ سلێمانی لە ساڵی 1968 دومین پێشانگای تایبەتی خۆت ئەکەیتەوە لە سلێمانی تا چەند ئەو پێشانگەیت لەبیرەوە تا چەند گۆڕانکاری لە ستایل و لە توانای کارکردنی تۆیە هەبوو لە پێشانگەی دووەمە دوای تەواوکردنی ئەکادیمیە لەکوێ ئەو پێشانگەیت کردەوە مامۆستا لە ئەو وەختە هۆڵ نەبوو هەر لە سانەوی لە ناوەندی کچانی سەرکارێز ئەو پێشانگایم کردەوە پێشانگاکە بریتی بوو لە 21 لەوحە 21 تابلۆ لەسەر یەک بابەت ئەویش ژن و پیاوێک مناڵێکیان ئەبێ گەورە ئەبێ خوێنن تەواوەکە و ئەبێ بە پێشمەرگە و شەهیدە ئەن چیرۆک بوو هەر 21 لەوحەکە چیرۆکی بوو لە ئەخیرە ئەیا بەدەست مامۆستا دیارە جەنابەت هەر لە دوای تەواوکردنی ئەکادیمیەکەیتەوە بۆ کوردستان و بە تایبەتی لە ساڵی 1969 لەگەڵ کۆمەڵێک لە هونەرمەندانی تر بڕیارەیەن کە کۆمەڵی هونەر و وێژەی کوردی لەو سەردەمەدا بمەزرێنن و جەنابەت یەکێکی لە دامەزرێنەرانی کۆمەڵی هونەر و وێژەی کوردی ئەو بڕیارەتان چۆندا بمبیتەوە بۆ یادەوەریەکانی دروستکردنی کۆمەڵ و جەنابەت ڕۆڵت چی بوو لەو کاتە لە دروستکردنی کۆمەڵەوە تایبەتی لە بەشی شێوەکاری لە ڕاستیە ئەو سەردەما کۆمەڵێ ڕۆشنبیر و خاوەن فکری ئەم شارە بیریان کردەوە لەوەی کە ئەبێ دام و دەستگایەکی هونەری هەبێ بتوانێ خزمەتی بەشی هونەری بکات بەگشتی لەوانە خوارێ خۆش بوو شێرکۆبێ کەس هونەرمەندی گەورە و نووسری گەورە و گەورەی کورد ئەمینی میرزاکەریم و کۆمەڵێ دەرچوانی ئەکادیمیە و پەیمانگای هونەرە جوانەکان لەو سەردەما چونکە ئەگەر شەهادە لەگەڵ کینەکان نەبووایە ئیجازەیان بۆیە ئێمەش داخل بووین و توانیمان لەگەڵ کۆمەڵێ هونەرمەندی ناو شارە کۆمەڵی هونەری وێژەی کوردی ئەو سەردەما ئیجازە وەرگرین کە کۆمەڵێکی خێرخوا بوو تاکە کۆمەڵی خێرخوا بوو لە کوردستانە دیارە مامۆستا ئەو کاتە کۆمەڵ لە سێ بەش پێکاتەوە باڵێن بەشی شێوەکاری و بەشی مۆسیقا و بەشی نواندن ئێوە بە تایبەت کارەکانی ئێوە چالاکیەکانی کۆمەڵ لەو سەردەمە لە سەرەتاوە چی بوو هەرکردنە یارمەتی دەربوون ئێمە وەک شێوەکاران بۆ بەشەکانی تر بۆ دروستکردنی دیکۆر و پێشکەشکردنی مەسرحی هاتوو ئەو وەختە مسلسلە کەم هەبوو نەبوو مسلسلات وشت بەڵام ئێمە یا هاوکاریمانەکردن لە دیکۆر و لەو شتانە جگەلەوە خۆمان معرەزمانەکردەوە پێشانگای هونەرمەندانمانەکردەوە لە ساڵێکا دوو پێشانگا سێ پێشانگا یا بۆ هونەرمەندێکە نەیەتوانی پێشانگا بکاتەوە ئێمە بە ناوی کۆمەڵەوە پێشانگاکەمان بۆ ئەکردەوە ئاوا بۆ بەشی شێوەکارە مامۆستا چێ بوونەوە هونەرمەندە شێوەکارانەی کە لەو سەردەما لە کۆمەڵ بوون کۆمەڵکاری بۆکردن و چالاکییان هەبوو لەو ساڵانە ئێمە زۆر خەڵق لەو سەردەمانە ئیشمانە کرد مەرج نەبوو کە ئەندامیش من لە کۆمەڵ لەوانە ئیسماعیل عەتا قەزاز من بووم عوسمان خاڵ بوو زۆر هونەرمەندی کە ئێستا ناوەکانیم لە یاد نییە کە ئیشمانە کرد لە شارە و ساڵانە مەعرەزی هونەرمەندانی سلێمانی من نەکردەوە
تا چەند هەستێکی مامۆستا کۆمەڵی هونەری وێژەی کوردی بۆ ئەو کاتە ضرورەتێک بوو و شوێنی خۆشی گرت کارەکانیان بە تایبەتی لە سەرەتای هەفتاکان کە کرانەوەیەک بە ڕووی هونەر و با بڵێن چالاکی هونەریە کوردیەکان کرابوو لەو سەردەما. لەو سەردەما تاکە تیپ یا وەکو تیپ یا وەکو کۆمەڵە کۆمەڵی هونەری جوانەکان بوو، کۆمەڵی هونەر و وێژە بوو لەوەوە ئەنجا بوو بە کۆمەڵی زەختی حکوومەت بوو بە کۆمەڵی هونەرە جوانەکان. دوای ئێمە ئیتر تیپەکانی تیپی نوان سلێمانی تیپی هەموو تیپەکان لە کوردستان لە سلێمانی بە تایبەتی دەست کەوتە گەڕ و تیپی شانۆی کوردی هاتەکایەوە ئەوانش دەستیان کرد بە ئیشکردن لە بوارەکە. مامۆستا جەنابەت هەر لەو ساڵانە با بڵێن لە ساڵی هەفتە لە هەفتە و یەک لە هەفتە و دوو بەردەوام ساڵانە پێشانگەی یا دوو پێشانگەی تایبەتت هەبووە. ئەو ئەگەڕێنیتەوە بۆ چی بۆ نمونە لە سەرەتای هەفتاکان با بڵێن تا ساڵی هەفتە و شەشیش کارەکان زۆر بوون و جەنابیشت بۆ نمونە لەو ساڵانە کۆمەڵێک پێشانگەی تایبەتی زۆرت کردوتەوە. بۆ کارەکەی گەڕێنیتەوە بۆچی ئەو کارانە لەو کاتە؟ بەڕاستی هەر لە سەرەتاوە یعنی هونەر پێ بەزەی بە میلەتەکە هاتەوە کە ئەیبینی هەموو وڵاتێک هونەرمەندی خۆی هەیە و تابلۆی خۆی هەیە و لە ماڵەکانە تابلۆی تایە و ئیتر تۆ ئەو پرسی باشە بۆ کورد نیەتی هەنی ئەو بینە بەڕاستی ئەو سەردەمانە یعنی وەکو خەبات وا بوو تێکۆشان بوو کە پێشمەرگە بەچەگەی کرد تۆش هەوڵدا کە لە بواری هونەریە خۆت نیشانەی نەتەوەکەت نیشانەی کللتوری نەتەوەکەت پێش بخەی. یعنی ئەوە دافعێک بوو لە هەموو هونەرمەندانە سەرجەم هونەرمەندانی کوردستان کە جوڵانەوەیەک ئەو جوڵانەوانە دروست بوو و بەڕاستی توانیشیان خۆیان بچەسپێن. مامۆستاگەر باس لە کارەکانی ئەو سەردەمە بکەین زیاتر ناوڕۆکی تابلۆکانتان باسی چیەکرد بە پێی قۆناغی ئەو سەردەمەی هەم لە ڕووی هونەر هەم لە ڕووی باری کۆمەڵایەتی و سیاسی و کاتی کوردستان. تۆ خۆ دەزانی هەر هونەرمەندە بە شێوازێک کارەکە و بە شێوازی بیرەکاتەوە بۆیە ئێمە شێوازی جۆرا و جۆرمان هەبوو ئەو سەردەمە هەمووی لە قوتابخانەیەکە کار ناکە بەڵام زیاتر ئێمە ئینتیباعی بوو زیاتر حرەکەی ئینتیباعی جوڵانەوەی ئینتیباعی و تعبیری لەو سەردەمانە زاڵ بوو بەسەر حرەکەی بزنەوەی شێوەکاری کوردیە. بەڵێ مامۆستا دیارە لە ساڵی 1970 و لە دوایەوەی کە شۆڕش دەست پێکە هونەرمەندانی کوردستانیش لەگەڵ شۆڕشەکە ئەچنە دەرەوە پێماوێ جەنابەت یەکێکی لەو کەسانی کە لەو سەردەماگە شۆڕش چوویتە دەرەوە یا دەورەکانی ئەو کاتت کە چوونە دەرەوە لەوێ ئێوەکو هونەرمەندان لەکوێ گیرسانەوە و تۆ چۆن بەردەوامیت دا بەکارە هونەریەکانت لە شاخ؟ ئێمە بەڕاستی کە ڕۆشتین هونەرمەندان جیابوونەوە کۆمەڵێک وەکو تیپێک بە یەکەوە کاری ئەکرد بۆ شۆڕش کۆمەڵێکی کە ئێمە وەکو شێوەکاران لە چۆمان و لە ئازادی کارمانە کرد پێشانگامانە کردەوە و زۆربەی ئەو دام و دەستگانەی کە لە دەرەوەی وڵاتەوە هاتنە ناوەوە سەردانی ئێمەیانە کرد بۆی بڵێن کە شۆڕشیش چۆن پێشمەرگەی هەیە شەڕەکە ئاوا هونەریشی هەیە شەڕەکە. یعنی بەڕاستی توانیمان دەورێکی باش ببینین و کۆمەڵێ تابلۆی شۆڕژێڕی سەردەمانە دروستکەین بەڵام بەداخەوە مەسیری ئەو تابلۆانە مەگەر بەوێ نەمابێ. مامۆستا لەو سەردەمە ئێوە لە ئاوارەی بوون لە شاخ بوون بۆ نمونە لە ناو ئەشکەوتە ئەو کارانەتان کردەوە چۆن بوارتان بۆ ڕەخسا مەسەن لە ناو ئەشکەوتێکایەوە تابلویانە بکەن و دواتر چی ئەم تابلویانەی ئەبینی و زیاتر تابلۆکانتان بۆ نمونە لەو کاتە تعبیرکردن بوو لە چی؟ زیاتر ئەو شتانەی کە دروستمانە کرد بابەتی کوردەواری و
خەباتی کوردستان و کللتوری کوردستان و لەو مۆزوعانەی تێنەپەڕی کە کورد هەوڵی بۆ لەو سەردەما. بەڵێ مامۆستا دیارە لە دوای گەڕانەوەتان جەنابەت هەر بەردەوام بووی لە کارە هونەریەکانت لە دوای گەڕانەوەتان بۆ سلێمانی ئێوە جارێکتر چۆن دەستان پێکردەوە؟ لە ڕاستیە کە ئێمە گەڕینەوە بۆ سلێمانی هەر هەمان ئەو برادەرانەی کە دەوریان هەبوو لە پێشوە دەستمان بە کارکردن کردەوە و هەرێکە ماوەیەکی پێچ و دامەزرایەوە لە شوێنێکا بەپێی شوێنەکەی خۆی و بەپێی شەهادەکەی و مامۆسا و چونەوە سەرکاری خۆمان، بەڵام دەستمان کرد بە بزوتنەوەی کە ئەویش ئەوە بوو کە ئێمە لە کۆنەوە هەموو ساڵێ پێشانگای هونەرمەندانی شێوەکاری سلێمانی بەشداریمانە کرد و ئەمان کردەوە ساڵانە و دوور نەکەوتوینەوە لە یەکتر کە کارمان کردەوە بە بەردەوامی. بەڵێ دیارە جەنابەت مامۆستا بەشداری کۆمەڵێک پێشانگای زۆرت کردەوە، بەڵام ئەمێ لەسەر یەکشت پرسیاری لێ بکەم لەو ساڵانە ئەوەی کە من لە وێنەیەک ئەیبینم لە ساڵی 1970 کۆمەڵێک نووسەر و هونەرمەند و شاعیر و ئێوە وەکو هونەرمەندانی شێوەکار پێکەوە وەستاون کارێکی هاوبەشتان کردووە پێشانگەی پۆستەری شێعریە. ئێوە لەو سەردەمە ئەو کارانەتان چۆن ئەکرد؟ ئێوە چۆن هاوکاری مەسەلەن شاعیر و نووسەرەکانتانە کرد لەو کارانە؟ بەڕاستی خۆشەویستی وڵاتەکە وا لێەکە کە تۆ لە هەموو بوارەکانە یەک بگریتەوە. ئێمە دوور نەبوون لە نووسەران و ڕۆشنبیرانی ئەو سەردەمە وەک شێوەکاران وەک هونەرمەندان، ئێمە دایمە بە یەکەوە کارمانە کرد و یەکێ لە پێشنیازەکانەوە بوو کە ئەو پێشانگایە بکەینەوە و ئێمە هونەرمەندەکان دابەش بوون بەسەر شاعیرەکانە و هەر چوارینەی شاعیرێک هونەرمەند ئەیتوانی پۆستەرێکی بۆ بکەوە. ئێمە ئەو پێشانگایەمان کردەوە بەڕاستی دەورێکی هەبوو لە نزیک بوونەوە و لە پیشانانی جورئەتێک بەرامبەر بەڕژ. تۆ لەو پێشانگەیە کارت بۆ چ هونەرمەندی کردبوو مامۆستا؟ من بۆ خوا لێ خۆشبوو ساڵح دیلان دوو چوارینەی هەبوو کە لە شعری خەیامەوە وەریگرتە بوو و ئەو چوارینەیەم کرد، بەڵام کە مامۆسا هات سەیری لەو حەکێکی وتی کەی من وام وتووە، وتم ئاخر تۆ شتێکی وتووە بە ئێمە شتێکی کە ئەڵین بە کۆمەڵ، یعنی ئیزافەیەکە بۆ ئیشەکەی تۆ. تۆزێ بار و زروفەکە ناخۆش بوو، ڕسمەکە زۆر سەریح بوو، تۆزێ سڵی لەوەیە کردەوە کە دیسانەوە پەلکێشیکەنەوە. بەڵێ مامۆستا دیارە جەنابەت یەکێکی لەو مامۆستایانەی کە دامەزرێنەری پەیمانگەی هونەرە جوانەکانی سلێمانیت، ئەوە لە ساڵی چەند ئەو کارەتان کرد؟ چۆن گەشتنە ئەو بڕیارەی کە پەیمانگەی هونەرە جوانەکان لەو سەردەما و بەو بارودۆخی ئەو کاتە لە سلێمانی بکەنەوە؟ بەڕاستی ئەوە بیرۆکەیەکی هونەرمەندان بوو، وەک یەکێتی هونەرمەندان دایمە تەلەباتی ژێرەوەی هونەرمەندان بوو کە حەزیانە کرد لە سلێمانی پەیمانگای هونەرە جوانەکان هەبێ و کەس ئاوا هینەکە بۆ بەغا و بۆ شوێنانە لەوێ بخوێنێ. داواکارێکی هونەرمەندان بوو. ئیتر لەو سەردەما کە تەرح کرا وتیان ئەبێ پەیمانگاکە بکەینەوە، بە منیانوت کە ببم بە دامەزێنەری ئەو پەیمانگایە. مامۆستا تا چۆن سەخت بوو دامەزراندنی پەیمانگەیەکی لەو جۆرە لە دەستکەوتنی مامۆستا، لە دەستکەوتنی خەڵکانی ئەکادیمی و دەستکەوتنی مەنهەج با بڵێن بۆ ئەوە؟ خۆی لە ڕاستیە تۆزێ کاتەکەی کە بەسەر شارە و بەسەر کوردستان ئاڕۆی زۆر سەخت بوو، زەختێکی زۆر هەبوو لەسەر خەڵقی، بەڵام لە هەمان کاتە حەماسەتی هونەرمەندانیش خۆی داوای کردبوو کە پەیمانگا بکرێتەوە، بۆیە دەستمان کرد بە دامەزرانی و توانیمان لە ماوەیەکی کەمە پەیمانگایەکی نموزەجی
دروستکەین و لەوێ بە جوهدی هەموو مامۆساکانی کە لای خۆمان کە کوردن هەتا تەنانەت لە هەولێریشەوە هاوکاریان کردی و لە سلێمانیش کۆمەڵێ مامۆسا هات و تۆنیمان پەیمانگاکە لە سەرەتاوە دامەزری. بڵێ مامۆستا دیارە جەنابەت هەر لە سەرەتای کارکردنتەوە با بڵێن کارەکانت کاری سیمبۆلی یا با بڵێن کۆمەڵێک سیمبولی بەرەنگاریتیا بوو بۆ ڕژێمی ئەو کاتەوە بەردەوام با بڵێن تێبینیان لەسەر کارەکانی تۆ هەیە تا ئەو کاتێک کە جەنابەت لە پەیمانگای هونەرە جوانەکان بەڕێوەبەر بوویت دەسەڵاتدارانی ئەو کاتە بۆ ساڵێک تۆ دوور ئەخەنەوە لە کارەکەت. پێم خۆشە بزانم بۆچی لەو ساڵە جەنابەت دوور خێتایتەوە لەسەر کارەکەت تا چەند بۆ نمونە ڕژێمی باسی ئەو کاتە کاردانەوەی هەبوو بۆ ئەو کارانێکی ئەواتان کرد. ڕاستە خۆی ئەوە بەهۆی پێشانگای ساڵانەی پەیمانگاوە بوو. پێشانگاکەمان کردەوە کاری خوێندکارەکان کە بەرپرسان هاتنە ئەوێ سەیری تابلۆکانیان کرد ئەوەی کە ئەوانیان ویست ئەوەی تیانە بوو بۆیە وتی ئەمە پەیمانگای معارزن وتی هەموو معارزن ئەمانە ئیشی خۆمانی تیا نابینم ئەوەی کە ئێمە داوایەکەن تیانێ. ئەوان داوای چیانە کرد مامۆستا؟ ئەوان ئەو شیعاراتەی کە لەو کاتا بۆ حیزبی بەعس و ئەمانە هەڵیانەگەر ئەیانویست تەجسیمی ئەو مۆزوعانە بکەن بەڵام هی پەیمانگاکە مەعرەزەکە دەربارەی کللتوری کوردی بوو دەربارەی میلەتی کورد بوو بە گشتی بۆیە پێیان ناخۆش بوو وتی ئەمە پەیمانگای مخەڕیبینە لەبەرەوە ئێمە ئەمە قوبوڵ ناکەین. منیش وەڵامم دانەوە لە مەجلیسەکە وتم ئەمە من بەرپرسم لی هیچ مامۆسایەک بەرپرس نییە لەمە. ئیتر ماوەیەکی پێچوو ئەوان هین بوو یەکسەر ئەمری مەجلیسی قیادەی سەورەی دواکەوتویان نرد بۆم و فەسلیان کردم و نەقلیان کردم بۆ هەولێر بەڵام نەچووم بۆ هەولێر من مەعارەز بووم لەسەرەوەی کە بچمە هەولێر لەبەرەوە هەولێریش بە هی خۆم ئەزانم مۆزوعەکە هەولێر نەبوو مۆزوعەکەەوە بوو کە هەر تەحەدا بکەم و لە شارا بمێنمەوە ئیتر نادیانم بۆ ئۆرزدی سلێمانی ساڵێک لەوێ مامەوە خۆیان ئەمن هاتەوە بە دوا ماوتی ئەبێ بێیتەوە بۆ سلکی تەربێ. دواتە چۆن پێویدیت کردەوە مامۆستا بە تەربیەوە لەکوێ دامەزرایتەوە؟ وەڵا لە قوتابخانەی ناوەندی کچان ناینیان هێش بچیتەوە بۆ پەیمانگای هونەرە نەخێر نا لە پەیمانگا نیان هێشت من هەر نەژەچوومەوە بۆ ئەوێ چونکە باروزروفەکە بۆ من خراپ بوو ئیتر لە پەیمانگا کچاندایان لە ناوەندی کچاندایان نامەوە بەڵام پەیوەندیم هەر لەگەڵ هونەرمەندانە هەر هەبوو بەدایمی. بەڵێ مامۆستا پرسیارە بکەم جەنابەت لە ساڵی 1966 با بڵێن لە کۆتایی شەستەکان و سەرەتای هەفتاکان کۆمەڵێک پێشانگای زۆرت کردێتەوە بە تایبەتی پێشانگای تایبەت لەو ساڵانە بەڵامە بینین لە ساڵی 76ەوە تا سەرەتای 2000ەکان جەنابەت هیچ پێشانگەیەکی تایبەتت نییە بە تایبەتی لە ساڵی هەشتاکان و لە ساڵی 90ەکان هۆکاری ئەو بۆچی ئەگەڕێنیتەوە؟ خۆی پێشانگام هەیە لە 90ەکانە بەڵام ئەو سەردەمانە بەس پێشانگای هاوبەشمان هەبوو چونکە بار و زوڵفەکە زۆر مساعید نەبوو بەڕاستی و دوای ئەوەی کە منیش لە پەیمانگا ڕۆیشتم وەزعی ژیانی تایبەتیم زۆر باش نەبوو لەبەرەوە نەمەتوانی ئەو بەردەوامی کە لە پێشەوە هەم بووە بمبێ بەڵام دوایی بەهۆی ئەوەی کە دانرامەوە کرامەوە پانیان کردم لە دوا ڕاپەڕین بۆ دامەزرانی کۆلێجی هونەر ئیتر دەستم بەکار کردەوە. بەڵێ مامۆستا دیارە جەنابەت ئەندامیشێکی هونەرمەندانی کوردستانی لەکەیەکەوە ئەندامی ئەو یەکێتی لەو کاتەوە دامەزراوە سەرەتا کە دامەزرا من ئاگاداری دامەزرانی یەکێتی هونەرمەندان بووم بەهۆی ئەوەی کە
ئێمە لیژنەیەک بووین ئەو لیژنەیە کە توانیمان لیژنەیە تەشکیلکەن کە لەگەڵ تەلەڤیزیۆنی کەرکووکە مقاتعە بکەین یەکێ بووم لەوانە ئیتر مقاتعی ئەوەمان کردو ئەمانە زۆرە خەباتێ بوو ئەویش. مامۆستا لە پێش ڕاپەڕین و لە دوای ڕاپەڕین تا چەند گۆڕانکاری بەسەر شێواز و ناوەڕۆک و ستایلی کارکردنی ئێوەیە هات؟ ئایا ئەو گۆڕانە سیاسی کە لە کوردستان ڕوویە هیچ گۆڕانکاریی بەسەر ئیشکردنی ئێوە هێنا؟ چونکە ئێمە ئەوەڵی مەجای هیچمان نەبوو، یعنی چۆن ئەدیبێ دەمیە بەسی لەزگەیەکی لێ ناتوانێت هیچ بڵێ، ئێمە شوامان لێ هاتبوو تقریبەن زۆر شت هەبوو یا ئەبواە بۆ خەڵکی بڵێ کە تۆ ئیسفادی لێ نەکەی یا ئەبواە نابێ بڵێ، یعنی بەس ئێمە ئەگەڕین بۆ ئەو ڕێگانەی کە ئەتوانین شتیش بڵێن و بۆ خۆشمان بێ. مامۆستا جەنابەتێکێکی لە دامەزرێنەرانی کۆلێژی هونەر لە زانکۆی سلێمانی کە دیارەوە دەستکەوتێکی گەورەیە هەم بۆ ئەزمموی هونەری خۆت و هەم بۆ شاری سلێمانی، پێم خۆشە بزانم چیرۆکی دروستکردنی کۆلێژی هونەر لە زانکۆی سلێمانی چۆن بوو؟ چۆن تۆ ڕاست پێڕای بۆ ئەرکە؟ وڵی ڕاستە خۆی کردنەوەی پەیمانگای هونەری جوانەکان مجازەفەیە بوو، کۆلێجیش هەر مجازەفەیەک بوو لە ڕاستیە وە لەو زەمانەکان فەرقی هەیە لە دانانیە. ئێمە من ئەو کاتە لە ئیشرافی اختصاسی بووم، سەرۆکی زانکۆبانی کردم وتی بە منیان وتووە کە ئەتوانی کۆلێجی هونەر دامەزرێنی ئەبێ بێ یارمەتیمان بی. ئیتر بەو مەرجە من هاتم لە کۆلێجی هونەر، هاتم بۆ زانکۆی سلێمانی، دەستم کرد بە دامەزرانی کۆلێجی هونەر. هیمەتی پەیمانگا زۆرتر بوو، زۆر مامۆسا و اختصاسمان ئێستا زۆرتر بوو، بەڵام ئێستا هەر نەمانەتوانی کۆلێجەکە دامەزرێنین، بۆیە بە هاوکارێکی زۆری زانکۆ توانیمان ئەو اختصاسانە پیا بکەین و مامۆستا بێن و ئێستا ماشەڵڵا ئیبینی هەمووی شەهادەکان و شتەکان مساعدن بۆ ئەوەی کە کۆلێج بەڕێوە بەرێ. بەڵێ مامۆستا جەنابەت ماوەی چەند لەو کۆلێژە وەکو مامۆستا کارت کرد؟ من 4 ساڵێک دەوری 4-5 ساڵ لەو کۆلێجە بووم، هەتا دامەزرا و تەخەڕوجی شیان کرد هەر لەوێ مامەوە. ئیتر ئەمرێک من تەقاوت بووم، دوایی ساڵێکیان بۆ زیاد کردم لە تەقاوی تێکەم هەر مامەوە، دوایی کۆتەیم بە تا چەند پەیوەندیت پیانەوە ماوە ئێستاش بە ئێستاش هەموو خوێندکارەکانی ئەبینم زوو مامۆستا بۆکان وێنەی جەنابەت دروست دەکەن لەوێ؟ وەڵا پەیوەندیەکەم من هەر هەیە، بەڵام حەز ناکەم پەیوەندێکە وابێ کە لە کاریان دواخە، چونکە ئەوش وەک شوێنێکی ڕسمی من ئەوەی کە توانیمە خواڵ ناگرێ، ینی هەموو برادەر و خۆشەویست و لە بچووکترین کەس کە لەوێ جا من عادەتم وایە شەهادە وەزیفە و شت گرنگ نییە، ئینسانەکەم لەلام گرنگە، هەموویانم خۆشگرێ حتا کارگوزارەکانیش. بە دڵنیایە مامۆستا هەست چۆنە مەسەرەن یەکێک لە هۆڵەکانی ئەو زانکۆیە بە ناوی جەنابەتەوە ناونراوە و وەڵا ئەوە من وەکو هەست بەڕاستی وەفاداریەکە ئەو کورد ئەوەی تایە، بەڕاستی نابێت تۆ لەوە بترسی ڕۆژێ لە ڕۆژان هینەکەی هەچەنە خۆ شخصەکە قەت بۆ ئەوە نایکە، بەڕاستی تۆ لە پێشەوە کە ڕووەکەیتە شوێنێک بۆ ئیشێک، ئیشەکە بە تەواویەکەی تۆ چیتە دواوە. بەڵام من زۆر سپاسیانەکەم کە ئەوە کارێکە بەڕاستی منی پێ گەورە بم و بیرەکەمەوە ڕەنگە شتێکی باشم کرد بێ، بۆیە ئەمانی ژواکە. بەڵێ تا چەند هەستێکی مامۆستا بەپێی قەدری ئەو خزمەتە زۆری کە لە کوردستان کردوتە ڕێز لە ئەزمموی تۆگیراوە، پێوە بێت چەند جارێک خەڵاتی مەراسیمی ڕێز لێنان بۆ سازکراوە چ لە ناو کوردستان چ لە دەروی کوردستان، پێم وابێت لە سوید و لە وڵاتانی تر
وڵی ئەزانی چۆنە یعنی تا ڕادەیەکی زۆر ئەوانە من دڵخۆشەکەن بەڵام بەڕاستی هەدەفەکە لە ڕێز لێنانە نییە ئەگەر برادێکیش هەست بەوە بکە لە داخڵیا ڕاز نییە چونکە نەتەوەکەمان زۆر لەوە گەورەترە کە تۆ بیر لە شتی بچووک بیکەیتەوە وەختێک کە من ئەبینم کە میلەتەکەم ناکوژێ و سەر نابڕێ ئەوە گەورەترین جایزەیە بۆ من کە ئەمەنێ ئەنی بەڕاستی مامۆستا ئێستا تا چەند ڕۆژانە وێنە ئەکێشی یا با بڵین حەزت لە وێنە کێشانە تا چەند لەو بوارە هەر سەرخاڵی بەڕاستی ئێستا حەزم لە وێنەی کێشان نابڕێتەوە هیچەوە بەڵام ناتوانم زۆر وەکو جاران ئەو قووەت و هێزە نامێنێ و دەو دەیتر ئەپوشیتەوە هونەرمەندیش وەکو هەمووی مرۆڤێک بێتاقەتە بێ بازێزە. بەڵێ مامۆستا ئێستا ئێمە لە گەلەری زاموایین کە دیارێکێک لە ژوورەکانی گەلەری زاموە تایبەت کراوە بە تابلۆکانی جەنابەت و کۆمەڵێک تابلۆی جەنابەت لێرە هەڵواستراون کەم خۆشە لە جەنابەت پرسم پێشی بچین لای تابلۆکان جەنابەت بە درێژایی ژیانی هونەری خۆت چەند پێشانگای تایبەتت کردوتەوە چەندی هاوبەشت کردوتەوە؟ بە تەواوی ڕەنگە بە تەواوی نەزانم پێشانگە تایبەتەکان دەوری سیانزە پێشانگایە بەڵام ئەوانی کە بەڕاستی چونکە تەمەنم زۆرە هەموو بۆ جیا نەکراوەوە. بەڵێ تەمەەن درێژی مامۆستا جگە لە ناو کوردستان لە شوێی تر ئەزمموی پێشانگاتێ پێشانگەی هاوبەش لە دەرەوەی وڵات وڵا لە گەلێ لە وڵاتە ئەوروپیەکانە هەمە بەس وەک بەشدار بوون یا خەڵق تابلۆکەی بردووە لەوێ هەڵی واسیوە ئەم شتانە لە زۆر مەحرەزە و بەم نزیکانە لە نەرویجیش هەر هەندێک لە تابلۆکانیان نیشانە. بەڵێ لە چ وڵاتێک مامۆستا لە وڵاتە ئەوروپیەکان کاری هاوبەشتان کردووە ئێوە تۆوەکو چیە بڵێن ئەو پێشانگا هاوبەشانە وەکو کوێ ئێوە بەشداری ئێمە هەر وەکو هونەرمەندی کوردوش ئیشمان کردووە هەر هونەرمەندەکانیش تابلۆکانیان بردووە لەوێ هەندێک سەحوفی و لە سەرەتای ڕزگاربوونی کوردستانە هەندێک سەحوفی بازێ ئیشیان برد و لەوێ لە بەشداری مەعرەزیان پێشانگایان پێکردەوە و لەو حەشیان فرۆشلی. بەڵێ مامۆستا دیارە ئەمە لەم تابلۆیانی لەم ژوورەیە تابلۆکانی جەنابەتن پێم خۆشە بچین لای یەک دوان لەو تابلۆیانە بزانین تابلۆکان باسی چیەکەن و پەیامی پشتی ئەم تابلۆیانێک کە جەنابەت کێشاوتە چییە؟ زۆر سوپاس. وڵا ئەم تابلۆیە دەلالێت لە بەردەوامی ژیانی مرۆڤایەتیەکە کە بووکو زاوایەکە ئەمانە مناڵێنە بێ و نەوەیەکە لە دایکە بێ و ئەوە گەورە ئەوێ و نەوەیەکە لە دایکە بێ ئەم بەردەوامی ژیانە هەر نەتەوەیە و بە شێوازێ جێبەجێیەکە و لەحزەیەکە لەو لەحزاتانەی یا لەو چرکانەی کە ژیان بەردەوامە بێ. بەڵێ مامۆستا دیارم کۆمەڵێک بەربەس یا باڵێن کۆمەڵێک ڕێگر ئەبینی لە بەردەمی بەردەوامی ژیانەکە هەموو خۆی ژیانی هیچ نەتەوەیەک ژیانی هیچ میلەتێک یا مرۆڤایەتی قەت ئەوەنە سادە و ساکار نییە بە جوانی بە ئاسانی تێپەڕێ لەبەرەوە عەرقەلە هەیە لە ژیانەوە ئینسان ئەبێ ئەو مرۆڤانە زۆر بەردەوام بن زۆر بیر بکەنەوە لەوەی کە ئەو مشکلانە هەرێتە پێش مرۆڤ ئەوەیە کە بەسەر هێزاڵ بێ. بڵێ دەست خۆش مامۆستا ئەم تابلۆیان
پەیامەکەی چییە؟ خۆی لە کوردەواری ئێمە و لە ژیانی کللتوریمانە ئافرەت دەورێکی گرنگی هەیە لە کوردەواریە، ئەویش ئەوەیە کاریژەکە و پێداویستی ماڵیش جێبەجێیەکە. ئەمە یەکێکە لەو کادیرانەی کە لەو شخصیەتانەی کە من هەڵم بژاردووە بۆ ئەم تابلۆیە، ئەویش بەردەوامیەتی لە ئیش و کار و پێگەیانینەوەی نوێە. بەڵێ دیارە مامۆستاوانەی کە من تێبینیم کردبێت لە تابلۆکانی جەنابەت ڕەنگی شین یا با بڵێن ڕەنگی شینێکی تۆخ زاڵە بەسەر کارەکانە، ئەو بۆچی ئەگەڕێنیتەوە؟ بەڕاستی ئەو ڕەنگە لە کۆنەوە کە مرۆڤەکان یا کوردەکان من کە لەم شارە بووم خامیان جلیان ئەبرد خامی سپی بۆ تازێباری خومیان لێە و ئەو خومە لە مناڵیەوە تەسیری کردووە سەر نەفسیەتی من یا ڕۆحێتی من کە ئەم میلەتە دایمە بە خەم و پەژارە و لە ناو ئەو کۆمەڵە کێشەیە گەورە بووە. بۆیە ڕەنگەکانم وەکو ڕێنێکی تایبەتی بە تابلۆکانم بەکاریە دێنم زیاتر لەوێەوە لەو کللتورە کوردیەوە ورم برد. توانین بڵێن ئەم ڕەنگەشینە واتای ڕەنگی خەمباریە، خەمباریە زیاتر و ئەیبینین ئێمە لە تابلۆکانە کە هەمووی ماتیەک بەسەر تابلۆکان نازاڵە. مامۆستا ئەم تابلۆیان ئەگەر بینی لای ئەم تابلۆی ئەم دوودەم و چاوێتیایە، ئەم تابلۆیە دوا لەوە ئەچێت بەپێی ئەم تابلۆانە دوا تابلۆیە کە دروستم کردووە. ئەمە مێژۆکەی 2013ەیە کە بۆ ئەم ژوورە ینی کە هانی و مایگینا تابلۆی تازە تریشم هەیە، بریتە لە خۆشەویستی پیاوێک و ژنێک هەر عینی هینە کللتوریە، بەڵام بە شێوازێکی هەر خەماویە، هەر ئاژاوەیەک یا پەشێویەک لە دەم و چاوەکانە و لە سیرکردنەکە نەوعە سیرکردنێکی تیا بەدی ئەکرێ کە بینەر ڕائکێشێ بۆ لای خۆی. ئەمانە بە خۆڕایی نی یعنی کە لە ژیانان ئەم ڕەنگانە مامۆستا چۆن بەکارە دێناوە زیاتر؟ وڵا ئەمانە زیاتر تۆزێک کراوەترە. ئیشەڵا ژیان هەر بە خەم نەڕوا باشە و هیوادارین لە داهاتووە ژیانی ئەم میلەتە بەرەو ڕووناکتر و بەرەو ڕێنی زیاتر بڕوە. هەچەنە ئێمە لە ڕەنگە زۆر ڕێنی دژ بەیەک بەکارهێنین لە ژیانی ڕۆژانەمە نە. هیوادارم کە میلەتەکەشمان ڕۆژێکی ئاسوودە و بەختەوەری بەسەرا بڕژێ و ئیتر ئەمانە جیلەکانی داهاتوومان خەم و خەفەت لەناو هیواین. مامۆستا تۆ زیاتر مامۆستا تابلۆیانە بە چ مادەیەکت بەکارهێناوە؟ ینی با بڵێن مادە من لە هەر لە سەرەتاوە گەلێ مادە بەکارهێنم، چونکە هەمە ڕەنگکردنی ئەو پرۆسەسە زۆر پێویستە لەلام وەک تەکنیک، چونکە تەکنیکەکە یەکێکە لە جوانی هونەری شێوەکاری. تەکنیکەکە بەکارهێنی بۆ سافی و زبری و ئەوەش هەر لە سروشتەوە زیاتر جەلبەکە و فێری ئەوانە دەکا. مادەی زەیتی بەکارێنم، ئەکلیلیک بەکارێنم، بەڵام لەگەڵ ئەوەشە بە چەقۆ کاری زبری و سافی و ئیشەکانی کرد جێبەجێ ئەەکەم بۆ ئەوەی حەیوێتێ ینی بە تابلۆکە بە. مامۆستا تابلوێ دیارە لە قەبارەیە بچووکترە، بەڵام پەیامەکەی چی ئەم تابلوێن؟ لە ڕاستیە قوتابخانەی هونەری زۆرن. یەکێکە لەو تەجروبانەی کە لەم تابلۆیە زیاتر بەرەو تەجرید ڕۆیشتووە. تەجرید یعنی لابرنی بیرۆکە لە عینەکایەتی مامان بە بەشەکانی تری هونەری.
ئێمە ئەگەر باسی هوەر بکەین گەلێ ڕەنگە هێڵە مەسەلا بیرۆکەیە چییە هینێکی زۆرە کە لێگەورێتەوە ئەمە تەنها کەمکردنەوەیە ینی ئینسانەکە مستەتیل لا کێشەیەک تەمسیلی مرۆڤێکە کە ئەوە بەرەو تەجدید بەرەو کەمکردنەوە کە ئێستا باوەوە قوتابخانەیەکی هوەری لە گەلێ شوێنی جیهانە بڵاوبۆتەوە ئەمە زیاتر بەوە ڕۆشتۆ بەڵام ئێستاش هەرخۆی بریتیە لە کلەیەکی کەمکردنەوە سەرێکی کەمکردنەوە ئەم تابلۆی تریان مامۆستا ئەمە زیاتر ژیانی خێزانێکە لە ئەو قەڵەباڵغی و دارانە کە وەکو دار لێرە تەمسیلی کردووە بەسەرهاتەکانن شریتی ژیانی ئەمانەیە گەلێ شریتن هەمووی پچڕ بووە ناتوانانی بیکەیتەوە بەو شریتەی کە بزانێ چۆن هاتووە و چۆن ئەڕوە دوای ڕۆشنی بۆ کۆچی ئەوە زیاتر ژیانی پەیامی ژیانێکی کە ئێمەش نایزانین بۆ کوێ دەستەکان خۆش بە مامۆستا هیچ لەو تابلۆ کۆنانەت ماوە کە لە شەستەکان و لە حەفتاکان کێشاوتن بەڵێ تابلۆی حەفتام هەیە یەک تابلۆیش ماوە ئیتر شێوازی کارکردنەکە دەرەهێنێ کە سەیریەکەیت و لەوێەوە هەنگاوەکان دیارن کە چۆن نراوە چونکە ئەو هەنگاوانە زیاتر فکرین کە هاتووە ئەو وەختە من حەزمە کرد شکڵەکەەوە خۆی بێ دەموچاوەکەەوە خۆی دەرچێ شێوازی کوردەواری جلوبەرگی کللتوری کوردی زۆر مەبەستم بوو لە سەرەتای دەستپێکردمە زۆر مەبەستم بووە کە ئەو جلە جوانانە بتوانم پیشانی خەڵق بەم بڵێم ئەمە جلەی کوردیە بەڵام ئێستا ئیتر وردەوردە لەگەڵ قوتابخانە هونەرەکانە بەرەو گۆڕانە ئەچێت ئێستا گەیشتومەتەم ستایلەکان گۆڕاون بەڵام ئەم حاڵە ئێستا بەردەوامە لە کارکردن مامۆستا دیارە جەنابەت ساڵانێکی زۆرە وێنە ئەکێشی هەر لە سەرتای کارکردنتەوە هەتا ئێستا زیاتر لەسەر چ قوتابخانەیەگیان لەسەر چه ستایلێک وێنە کێشاوە یان گۆڕانکاری بە پێی زەمن گۆڕانکاری بەسەر ستایلی وێنە کێشاین تۆ هاتووە حتمما هەموو هونەرمەندێ وایە لە سەرەتاوە گەلێ قوتابخانەی هونەری تاقیە کاتەوە و ئەو هونەرمەندەش ئەبێ شێوازی کارکردنی خۆی هەبێ خاص بە خۆی ئێمە گەر سەیری شاعیرە کوردەکان بکەین هیچ شاعیرە لەوی کە ناچێت وشەکەش هەمان وشەیە ئێمەش لە شێوەکاریە بەو شێوەیەین کولی هونەرمەندێ هەوڵە شێوازی کارکردنی تایبەتی بەخۆی کە بناسرێتەوە کاری پێ بکە و بۆیە بەرزی هونەر لەوایە کە تۆ ئەبێ خاوەنی بیرکردنەوە و ستایلی کارکردنی خۆتبی من هەوڵە ماوە بەڵام ئەوەی کە ئیشی پێەکەم یا ئەو ستایلەی کە کاری پێەکەم لە خۆڕانە هاتووە حتمما لە کللتوری میلەتەکەمەوە هاتووە بۆیە لەوحەکان فەرقەکات جیاوازە لەگەڵ نەتەوەیەکی کە ڕەنگەکان جیاوازە سروشتەکە جیاوازیشە لەگەڵ نەتەوەیەکی کە جیاوازێکی وردی هونەری هەیە لە بینی تابلۆکانە مامۆستا جەنابەت ساڵی چەند هاوسەرگیریت کردەوە 68 چیرۆکەکەی چۆن بوو لەگەڵ کێ بوو چەند مناڵتان هەیە ئێستا وەڵا سێ مناڵم هەیە کچێک و دوو کوڕ لە 68ەوە ئیتر چۆن عادەتە کوردەواریەکەی کە ئیتر وەختی ژنەوە جارە زوو دایک سەرکاتە سەرد و
خۆ تێ لەمدانە ناوە خۆهین بەم شتانە منیش براکەم کچێکی بۆ هەڵاین و خوارێکی خست و ئێستا بێکەوە تەمەند درێژ من مامۆستا بێکەوە ئێستا ڕۆژانە بەچیەوە سەرقاڵی زیاتر تەندروستی چۆنە؟ وەڵی تەندروستیم زۆر باش نییە بەڵام لەگەڵ ئەوەشان من زۆر پێڕازی لە چاو خۆمە یاخنی لە چاو تەمەنی خۆمە زۆر باش هەروە ئەوێ چونکە بەڕێە بم بە حەب بێ بە خواردن بێ بە ئیسراحەت بێ بەڕێەکەین ئیتر هەچی چۆنێ بێ تەمەند درێژی مامۆستا ئێستا ڕۆژانە سەرقاڵی چیت؟ ڕاستە ڕۆژانە وەڵایی من ئێستا یا ئەخوێنمەوە وردە وردە یا ئیسراحەتەکەم یا ئەچمە ناو هاوڕێکانم چونکە هەموو ئێوارانێ من لە کۆمەڵی هونەرە جوانەکان لەوێ لەگەڵ برادەرەکانە تا ئێستاش ئەندامی لە کۆمەڵی هونەرە جوانەکان مامۆستا تا ئێستا ئەندام بەس کاری هینم نییە کاری ئیداری وشتیوانەکە بڵێ مامۆستا جەناب دۆکو هونەرمەندێکی گەورە چیت هەیە بۆ دەستگای میدیایی کورسات وەکو کەناڵێک کە خزمەت بە کەلتور و بە فەرهەنگەکات؟ وەڵاهی ئەوەی کە کردویانە ئەبێ بڵین دەستیان خۆش بێ و هیوادارم بەردەوام من لی بەس ئەو تمۆحەی من هەمە زۆر گەورەترە لەوە بەڕاستی ئەبێ لە بواری کللتوری و لە بواری سەقافی و ئەمانە زیاتر قوڵ بنەوە هاوکاری ڕۆشنبیران و نووسەران و ئەمانە بکەن لە هەموو بوارەکانە هەچەنە من نەمدیوە درێغی بکەن بیکەن ئەنجا وڵاتەکەمان بێتە وڵاتێکی نمونەیی بێ زۆر سپاس مامۆستا گیان بۆ وتەکان خۆمەوە سپاسیانەکەم تا ئێستا توانیویانە بازێ تێپەڕێنن بەڵام تمۆحی من نییە بەداخەوە حەزەکەم زۆر زۆرتر بێ لەوان بڵێ بەو هیواین مامۆستا گیان ئێمە ئەمڕۆ زۆر ماندوومان کردی لاکمان کردی گەورەت کردین ئەمڕۆ مامۆستا گیان زۆر تەقدیری ئەو ماندووبوونە وازانم ماندووبوونەکەی سەرەتای گەنجێتی منە ئەو دیفاعشە هیچمان هین نییە شتی تایبەتی نییە خزمەتکردن و لە بوارەکە پێشکەوتن بێ زۆر سپاسیەوەکەم و هیلاکمان زۆر سپاس بۆ جەناب زۆر سپاس مەمنونم. خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی پۆرتریت تا هەفتەی داهاتوو لە بەرنامەیەکی تر شەوێکی ئارام بۆ هەموو لای.